وەگە بینی سارەی کورسانیۆس کەوتە بەرهێرشی تێرۆستاین داعش لە گەڕێکی دۆمێس ئێمە لەگەڵ تیمی کورساتە سەرقاڵیەوە بین ڕووماڵی ئەو بارودۆخە بکەین کە لە کەرکووکە هەیە هەر نزیکەی 20 دقەیەک دەبێ ئێمە لە هێرشی تێرۆستاین داعش ڕزگارمان بوو ئەگەر هاوکارم بڕیار ئەو وێنانە بگوێزێتەوە من لە پێشی ئەم ئۆتۆمبیلە دانیشت بووم ئەوە فیشەکی قەناسەکە لێرە ئەگەر بەهات بە سەرنجدانە ناواندا بارودۆخەکە بۆ جۆرە نابوو ئەمە ئەو جێگای فیشەکەیە کە تیمی میدیایی کورسانیۆس کەوتە بەر دەستڕێژی گولەی تێرۆستاین داعش ئێمە ئێستا هاتوینەوە کەمێک هاتوینەوە دواوە و هاتوینەوە بارودۆخەشی ئارام و لە لای هێزەکانی ئاسایشین ئۆتۆمبیلی کورسانیۆس لە ئێستادا لە کار کەوتووە ئێمە تەنیا پێمان کرا و توانیمان لەو ڕووداوە ڕزگارمان بێ ئەمە کەوتینە بەر دەستڕێژی گولەی تێرۆستاین داعش کە لە خانوو و لە سەربانەوە ڕێژی گولەمان لێکرا من هەروەنم پێکرا توانیم سەردانێنم ئەمە ئەو گولەکەیە کە ڕێک لە ڕێکی سەری مندا بووە بەڵام من توانیم هەرەوەنە سەردانێنم لە سەردانەوەاندنی من و هاتنی گولەکەی یەکێک بوو لەبەرەوە تەنیا من بە هۆی شوشەی ئۆتۆمبیلەکەەوە کەمێک ناچوانم برینار بووە بەڵام خۆشببختانە تیمی میدیایی کورسانیۆس هەموو سەلامەتین بەڵام هەمومان لەمەرە گەڕینەوە و کەوتینە ناو بۆسەی تێرۆرستانی داعشەوە لە ناو گەڕێکی دۆمێز ئێمە ئێستا لە شوێنێکی ئامن و پارێزراوین